سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی تازە و لە وەرزێکی تازە لەگەڵتانم بەرنمەی بۆ جێبەجێکردن لەسەر چەمکە یاسایی و سیاسی و فکریەکان و بۆم بەرنمەی ئەمجارەشمان کە بە خۆشحاڵیەوە میوانداری دکتۆرە دریڤان عەبدولقادرمان کردووە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و مامۆستای زانکۆ و چەمکی ئەمجارەمان چەمکی دیموکراسی و ئاستەنگەکانی بەردەم دیموکراسی بۆ ئەم چەمکەش دکتۆرە دریڤان وەڵاممان دەداتەوە شەنوکەوی ئەو بابەتە دەکەین. دکتۆرە بەخێربێی. زۆر سپاس، مەمنون. سەرەتا ئەمەوێت لێەوە دەست پێ بکەم دیموکراسیەت، پێناسەی دیموکراسیەت چییە و مێژووی دیموکراسیەت بۆ کەی دەگەڕێتەوە؟ بەڵێ، سەرەتا خۆی دیموکراسیەت بەشێکە لە عەمەلیەی سیاسی و سیاسەتیش بۆ خۆی فەرهەنگێکی گەورەی هەیەوە بریتیە لە پرۆسەیەکی گژیر هەموو بوارەکانی ژیان ئەگرێتەوە. سیاست فەنی ممکناتە. سیاست کە ئەڵێن فەنی ممکناتە یعنی هەر شتێک گونجاو بێ ممکن بێ بۆ بەڕێوەبردن بۆ سیاستکردن بۆ چارەسەری کێشە ئەبێ تۆ هەوڵدێ ئەو شتێکە لە بەردەستایە ممکنە جێبەجێکی بۆ ئەوەی سەقامگیری بەدەستبێنی، چی لە ڕووی سیاسی بێ چی لە ڕووی بەڕێوەبردن بێ. و یەکێ لە ئامرازەکانی ئەوەی کە تۆ ئەو فەنی ممکناتە چۆن پەیڕۆ بکەی گەیشتنە بە بەرنامەی ئەوەی پرۆسی دیموکراسی بەرقرار بکرێت لە زۆربەی وڵاتەکان. خۆمان نەزانین عملیەی سیاسی یاخۆت بەڕێوەبردننی وڵات بە چەند قۆناغێک تێپەڕێەوە تا ئێستا ئەو جۆرانی هەندێکی ماوە لە هەندێک شوێن. حکومڕانی تاکڕەوی هەبووە، حکومڕانی کەمینە هەبووە و حکومڕانی زۆرینە کە بریتیە لە دیموکراسی. سەرەتا حکومڕانی تاکە کەسی هەبووە کە بریتی بۆ لە پاشایەتی و سیستمی دیکتاتۆری، ئەوانش بۆ خۆیان جۆریان زۆر و ئێمە بابەتەکەمان ئەمڕۆ زیاتر دیموکراسیە ناچینە قوڵای ئەو بابەتانی کە و کەمینە نخبەیەک دەسەڵاتە گرنە دەست و وڵات ئەبەناڕێەوە، بەڵام لە دەسەڵاتی زۆرینەیە کە بریتیە لە عەمەلی دیموکراسی پێناسە بۆ کراوە کە حکومڕانی گەل بەگەل، یعنی چۆن حکومڕانی گەل بەگەل ئەکرێت گەل لە ڕێگای هەڵبژاردنەوە هەڵەسێ بە هەڵبژاردننی ئەو کەسانی کە گونجاون بۆ بەڕێوەبردننی وڵات، چی لە ڕووی یاسا دەرچواندنەوە بێ، چی لە ڕێی با بڵێن دەسەڵاتی جێبەجێکردنەوە بێ یاخود دادوەری بێ. بەڵام ئەمانە بە حکمی دیموکراسی جۆرەکانی زۆرە وە شێوەکانی زۆرە لە وڵاتێکە بۆ وڵاتێکی تر ئەگۆڕێ. ئەم هەڵبژاردنانە جاری وا هەیە ڕاستە خۆیە، جاری وا هەیە ناڕاستە خۆیە و جاری وا هەیە نیمچە ڕاستە خۆیە. بەڵام بە شێوەیەکی گشتی دیموکراسی ئەگەر تۆ بتەوێ بەرقەراری بکەیت و کاری پێ بکەیت لە هەر وڵاتێکە کۆمەڵی بنەمای هەیە. ئەم بنەمایانە بۆ ئەوەی جێگیری خۆت بۆ ئەوەی دیموکراسیت جێگیر بکەی بێ کار بەم بنەمایانە بکەیت. بنەماکان ئەوانن کە پێشتر لە حکومڕانی تاکڕەوی یان نخبەیە هەر سێ دەسەڵات لە بەردەسی یەک کەس یان نخبەیەک بووە، بەڵام لە دیموکراسیە ئەبێت دەسەڵاتەکان جیاکرێنەوە. دەسەڵاتەکان چین؟ سێ دامەزراوەی سەرەکیمان هەیە لە هەر وڵاتێکە. ئەم سێ دامەزراوە سەرەکی بریتین لە یاسا دەرچواندن یاخود پەرلەمان، ئەنجومەی تەشریعی و دەسەڵاتی جێبەجێکردن، دەسەڵاتی دادوەری. ئەم سێ دەسەڵاتە لە دیموکراسیە بێ جاکرێتەوە بەدەست یەک کەسێکەوە یاخود نخبەیەکەوە نەبێت. هەر دەسەڵاتە و خەڵکانی خۆی هەبێبی با بەڕێوە. ئەمە لە ڕوویەکەوە یەکێک لە بنەماکان. بنەمایەکی تر ئەوەیە بڕوای بە فرەیی هەبێ، فرەیی نەک تەنها لە حزب، فرەیی لە پێکهاتەکان، فرەیی لە ماف، فرەیی لە زمان، فرەیی لە هەر جۆرە جیاوازیەک هەبێ لە پێکهاتەکانی ئەو وڵاتەیە ئەبێ ئەوانەی کە دەسەڵاتە گرن دەست بڕواین بەو فرەییە بەو تەعەدودیە هەبێ کە جیاوازین ئاینی، نەتەوەیی، حزبی، فکری، هەر جیاوازیەک هەبێ بە بڕوای پێبێ. و لە دیموکراسیە ڕاستە حکمی زۆرینە دەور ئەبینێ، بەڵام لەگەڵ ئەوەشا ڕێز لە مافەکانی کەمینەش ئەگیرێ. یعنی ئەوە نییە زۆرینە کە دەسەڵاتی گردە دەست ئیتر مافەکانی کەمینە قۆڕخ بکرێ یاخود کاری پێ نەکرێ یان حیساب بۆ کەمینە نەکرێ. نەخێر، لە دیموکراسیە چارەسەر دۆزراوەتەوە بۆ چۆنێتی بەشدارکردنی کەمینە لە دەسەڵاتە کە ئێستا لە درێژەی قسەکان هەوڵەدەین باسی بکەین. لە بنەماکانی دیموکراسیەت یەکێ لەو بنەمانەی تر ئازادی ڕادەربڕینە
کە ئەمە ڕۆڕێکی زۆر گرنگی ئەبێت لە ئێستا لە زۆرێک لە وڵاتان پێوتری دەسەڵاتی چوارەم، یعنی لە زمنی ئەو سێ دەسەڵاتە ڕسمی کە لە دەوڵەتە هەیە، ئێستا دەسەڵاتێکی چوارەم هەیە کە ناڕسمیە ئەم دەسەڵاتە، بەڵام دەسەڵاتی بەسەر هەر سێ دەسەڵاتێکی ترۆ هەیە بۆ لە بەرەوەی ڕاگەیاندن و ئازادی ڕادەربڕین. ئێستا گەیشتۆتە ئاسێ ئەتوانێ چاودێری هەموو دەسەڵاتەکانی تر بکە و ڕخنەیان لێ بگرێ و ڕایگشتی دروستکە و گۆڕانکاری لە ناو کۆمەڵگای دروستکە. هەموو ئەمانە لە سایی پرۆسی دیموکراتی دێنە ئاراوە. زۆر ساکە دکتۆرە، ئێمە سرنجت بۆ پرسیارێک ڕاکێشمەوەیە کە جیاوازی نێوان دیموکراسی ڕۆژئاوایی و دیموکراسی ڕۆژهەڵاتی واتە ئەو جیاوازیە تۆ لە چیای بینی؟ خۆی ئەگەر بین وەکو لە ڕووی ئەکادیمی و علمێکەوە دیموکراسی دیموکراسیە، لە ڕۆژئاوا بێ خۆ لە ڕۆژهەڵات بێ، بەڵام لە جێبەجێکردنا جیاوازی هەیە. بۆ لە جێبەجێکردنا جیاوازیە چونکە تەبیعەتی ژیانی ڕۆژئاوا جیاوازە لەگەڵ ژیانی کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتە و بیرکردنەوەی ئێمە جیاوازە لەگەڵ ئەوانی ترە. لەوەچی ئەوان فترەیەک زۆر یان ماوەیەکی زۆر لە پێش ئێمەوە دەستیان کردبێ بە پەیڕەوکردنی پرۆسی دیموکراسی لە وڵاتەکانی خۆیان، بۆیە ئاشنایەتی زیاتریان هەبێ و ئەزمموی باشتریان هەبێ لە وارە و زەمینش خۆش کرابێ بۆ چۆنێتی جێبەجێکردنی پرۆسی دیموکراسی لە وڵاتانە. لێرە لەوە چێ زەمینەکە زۆر لەبار نەبێ بۆ ئێمە ئێستا ئەگەر عێراق وەکو نمونە وەرگرین 30 ساڵێک لە ژێر سایی دەسەڵاتێکی دیکتاتۆریە ژیاوە. دیکتاتۆریش بۆ خۆی چەند جۆرێکی هەیە، دیکتاتۆری بە بەرنامەوە، دیکتاتۆری بێ بەرنامە هەیە. بێ بەرنامە ئەوەیە کە کۆمەڵی خەڵک ئینقلابێکی عسکەریەکەن و دێنە دەسەڵات ماوەیەکی کورت لەبەرەوەی ئەزممویان نییە، دەسەڵات لە دەستەدەن خەڵکانێکی دیان سوودی لێ بین و دەسەڵاتەگرنە دەست و ئەوان وڵاتە بەنەڕێەوە. بەڵام دیکتاتۆری بە بەرنامە ئەو دیکتاتۆریەکەوە کەسێکی بە ئەزمون شارەزا لێ هاتوو دێتە سەر حکم، لە سیاسەتە شارەزایی هەیە، لە بەڕێوەبردنە شارەزایی هەیە و لە خوێندنەوەی عەقڵی کۆمەڵگاکە شارەزایی هەیە. سەدام حوسێن یەکێک بوو لەو دیکتاتۆرانی کە پێ ئەوترا دیکتاتۆری بە ئەزمون یاخود دیکتاتۆری بە بەرنامە. لە دیکتاتۆری بە بەرنامە ئەو فکر و هینی کە پێی ئەوترێت پێشی ئەوترێ شمولی، دیکتاتۆری شمولی. لە دیکتاتۆری شمولی یاخود بە بەرنامە ئەو فکری کە بڵاوکرێتەوە لە ناو خەڵکە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نییە. ئەو فکری کە دیکتاتۆریەت بڵاوێکاتەوە لە ناو کۆمەڵگایە بە شێوەیەک بەرقەرارە بێ و ئەچەسپێ لە ناو مێشکی تاکی کۆمەڵگا، تەنانەت لە دوای نەمانی دیکتاتۆر خۆی فکرەکەی هەر ئەمێنێ، ئەزمونونەکەی هەر ئەمێنێ و بەردەوام ئەبێ. ئێستا ئێمە خۆمان لە سایی ئەو سیستەمە ژیاوین. ئەگەر دۆستی ئەو سیستەمە بووبین یان دژمنی ئەو سیستەمە بووبین، بە هەردوو حاڵەتەکە ئەو کاریگەری لەسەر نفسیەتی تاکی کورد و تاکی عێراقی بەعام دروست کردووە. یعنی تۆ ئەگەر بتەوێ و نەتەوێ ئەو سیستەمەت بەلاوە پەسەند بوو بێ یاخود پەسەند نەبوو بێ، ئەو بە بەرنامەی خۆی چەسپاندووە لە مێشکی تۆیە، لا ئیرادی تۆ هەستی پێ ناکەی. بەڵام تۆ بە تەبیعەت ئێستا بۆ نمونە سەری تاکێکی کۆمەڵگای خۆمانکە ئەسەبین، توندڕەوین، زوو هەڵەچین، تەحملی شت ناکەین. بوو ئەمانە هەمووی یاخود تەحملی ڕای جیاواز ناکەین، تەقەبولی بەرامبەر ناکەین. یعنی کۆمەڵێ شت هەیە کە ئەمە بەبێ ئەوەی خواستی خۆمانی لەسەر بێ لە سیستەمە کۆنەکە لە جەستەمانە لە مێشکمانە چەسپیوە. ئێستا هەرچەند بمانەوێ واش نەبین، بەڵام کە دیموکراسی ئێستا پراکتیز ئەکرێت لەم وڵاتەیە، گەورەترین ئاستەنگ لە بەردەم پراکتیزکردنی دیموکراسی ئەوەیە کە ئێمە پێشتر لە سایەی سیستمێکی دیکتاتۆری منهەجی شامل ژیاوین تا ئێستا. بەڵێ دکتۆرە، ئەمەوێ یەک ئەوەی وەرگرم پرسیارێک وەرگرم ئەو ڕەختەیە کە لە دیموکراسی دەگیرێ، ینی تەمەشاکە بۆ نمونە لە ڕێگەی دیموکراسیەوە هیتلەر دروست بوو، لە ڕێگەی دیموکراسیەوە ماسۆلۆنی دروست بوو. ینی ئەمانە ینی دیکتاتۆر بەڵام لە ڕێگەی دیموکراسی و پراکتیزی دیموکراسیەوە ئەمانە دروست بوون. ئایا ئەو بۆچی دەگەڕێنیتەوە؟ بەرج نییە کەسێک کە ئەبێتە دیکتاتۆر پێشتر ئاماژەم پێکرد بە بەرنامە و بێ بەرنامەکە هەیە. بێ بەرنامەکەەوەیەکە لە ئینقلابی عسکەری ڕوەدا، بەڵام ئەوەی بە بەرنامە دێتە پێشەوە یەکێک و هیتلەر لە ڕێگای هەڵبژاردنێکی ئاسایی وڵاتەکەیەوە هاتوۆتە پێشەوە بوو بە سەرۆک.
بەڵام کە دێت ئەبێ بەسەرۆک چونکە بەرنامەی هەیە و ئەزمموی هەیە چی کردو گۆڕانکاری لە هەموو سیستمی وڵاتەکەی کردووە لە دیموکراسیەوە کردوێتی بە دیکتاتۆری و هەر سێ دەسەڵاتەکەی قۆڕ کردووە بۆ خۆی هەموو ئەمانەی بە چی کردووە بە گۆڕینی یاساکان بە هەموارکردنەوەی یاساکان بۆ ئێستا ئێمە لێرانە لە عێراق ڕۆژانە کە ئێمە ئەڵین وڵاتێکی دیموکراسیە و ئەمە ئەوەیە بۆ ئەم قۆڕەکاریانە ڕوو نادا بۆ پێشلکاری لە بنەماکانی دیموکراسی ڕوو نادا لە وڵاتەیە لێرەش زۆرینە و کەمینە هەیە لێرەش حیزب هەیە بە هەرچی چۆنێ بێ بە شەرعی بێ ناشەرعی بە خۆی کۆمەڵی دەنگێنێ کورسی ئێنێ و ئەچێتە دەسەڵات لەوێ کە زۆرینەیە چی لە هەرێمی کوردستان بێ چی لەسەر ئاسی عێراق بێ ڕاوبۆچوونی ئەوان لە ناو پەرلەمانە دەوری هەیە لە یاساکان کە دەرئەچێنیت بۆ نمونە لە عێراقا ڕایشی ئەزیاتر زاڵە بەسەر دەرچواندنی یاساکانە ئەوان خواستی چیان هەبی یاساکە بۆ شێوێ دەرەچێن لە هەرێمی کوردستان ڕای پارتی زاڵە بەسەر یاساکانە چونکە پێویستی بە یەک دەنگی زیادە نیە لە غێری دەنگەکانی خۆی بۆ ئەوەی هەرچ یاسایەکی بێ دەری بچوێنێ هەموو بەرنامەکان ئەتوانن ئەوان هەرچ یاسایەکیان بێ دەری بچێن ئەم ئەمەلی دیموکراسیەکە ئێستا لێرە پراکتیزە ئەکرێ ئەتوانن بیکەن بە پرۆسەیەکی دیکتاتۆری هەمووی لە خزمەتی خۆیان و حزبەکانی خۆیانە بێ یاخۆ لە خزمەتی یەک تاکە کەسێک بێ ئەمە هەمووی جائزە بۆ کردن و زۆریش هەوڵی بۆ درراوە چی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بێت چی لەسەر ئاستی عێراق بێ هەوڵ درراوە کە وردە وردە لە دیموکراسیەوە ببێتە نوخبەی لە نوخبەوە ببێ بە تاکڕەوی ئەمانە ئیشی بۆ کرێ بەڵام ئەمەلیەکی درێژخایەنە لەواچێ بە ڕۆژێک و دوو یان ساڵێک و دوو ئەم پرۆسەیە جێگیر نەکرێ یاخۆ جێبەجێ نەکرێ بەڵام وردە وردە بە شوێنی ئەوانش هەر کەسە و خەبیری خۆی هەیە و شارەزای هەیە لەو بوارانە ئەزانن چۆن هەنگاوی بۆ ئەنێن چۆن کاری بۆکەن بۆ ئەوەی لە مستەقبەلا ببنە هیچ نەبێ ئەگەر حزبی فەردیش نەبێ بنە حزبی قائد لە ناوچەکەی خۆیانە چی لەسەر ئاسی عێراق بیان چی لە ئاسی هەرێمی کوردستان بێ کەواتە من لێرە دەپرسم ینی لە عێراق چی بکرێ بۆی نەگەڕێنەوە بۆ ئەو سیستەمە سەدامیۆی کە لە عێراق بوو یا ئەو سیستەمەی کە لە سووریا سیستەمی بەشار ئەسەد و معمەر قەزافی لە لیبیا ینی چی بکرێکن بتوانین نەگەڕێنەوە ئەو سەردەما بەڵێ سەبارەت بە عێراق لە دەستوری عێراقیە دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی تەشریعی بریتە لە دوو ئەنجومەن مەبەست چیە لە دوو ئەنجومەنە لە ڕووی علمیەوە لە ڕووی زانستیەوە کە دیموکراسی دانراوەکو پرۆسەیەک کە جێبەجێ کراوە ئەم کێشانێکی ئێستا ڕوبەڕووی عێراق بۆ تۆ حتمما لە وڵاتانش ڕوبەڕوویان بۆ تۆ کە زۆرینە هەوڵی داوە ئەز هەژمونی خۆی زاڵکا بەسەر کەمینەیە بۆ چارەسەکردنی ئەم گرفتە کە زۆرینە ڕای خۆی زاڵنەکە بەسەر کەمینەیە یاخود هەرێمێک ڕای خۆی زاڵنەکە بەسەر هەرێمەکانی ترە ئەنجومەنی تەشریعی ئەکرێ بە دوو ئەنجومەن زۆربەی وڵاتان ئەوانەی کە پێکهاتەکانی زۆرن جیاوازی پێکهاتیان هەیە لە ڕووی نەتەوەیی لە ڕووی ئاینی یاخود ئەقالیمیان زۆرە پەنایان بردو بۆ ئەم چارەسەرە کە ئەنجومەنی یاسادانە دەسەڵاتی یاسادان ڕاستە و خۆیە ئەوەش لە مەجالێکە باسیەکەین ڕاستەخۆ ناڕاستەخۆ مەبەسمان چییە بەڵام لێرە بۆ چارەسەرکردنی ئەوەی کە زۆرینە زاڵ نەبێ بەسەر کەمینەیە دەسەڵاتی تەشریعی ئەکرێ بە دوو ئەنجومەن ئێستا ئێمە تا ئێستا لە دەستورە وەکو عێراق دوو ئەنجومەنە بەڵام ئەنجومەنەکەی دوو هەم تا ئێستا کارا نەکراوە تەنها یەک ئەنجومەنمانای ئەوش ئەنجومەنی نوێنەرانی عێراقە خۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو هەر ئەنجومەنێکی نوێنەرانی تر لە دنیاە خەڵک نوێنەری خۆی هەڵەبژێرێ بە پێی ژمارەی پێکاتی وڵاتەکە ژمارەی دەنگدەرەکانی یاخۆ نوێنەرەکانی تو ئەچن بۆ پەرلەمان و ئەبن بە ئەندامی پەرلەمان و یاسا دەرەچێنن بەڵام وەکو باسمان کرد بۆ ئەوەی ئەم زۆرینەیە کە لە شیعە پێکاتوە لە عێراق و لە پارتی پێکاتوە لە هەرێمی کوردستان ئەم زۆرینەیە بەچی چارەسەرەکرێ کە ئەنجومەنێکی تر هەبێ ئەم ئەنجومەنە پێکهاتەکان نوێنەری یەکسانیان ئەبێ لە ئەنجومەنی دوو هەمە تێگەی لێم ئەنجومەنی یەکەم بە پێی ژمارەیە مەسەڵەن بۆ نمونە تۆ 100 نوێنەر ئەبێ وەکو زۆرینەیە کەمینەیەک هەیە 50 نوێنەری هەیە بەڵام لە ئەنجومەنی دوو هەمە نوێنەرەکانتان یەکسانە بۆ نمونە کورد دوو نوێنەری ئەبێ شیعە دوو نوێنەری ئەبێ سونە دوو نوێنەری ئەبێ یان هەر یەکیان 5 نوێنەریان ئەبێ لێرە کە دەسەڵاتی یەکەم یاخود ئەنجومەنی یەکەم ئەنجومەنی نوێنەرانە کە یاسا دەرەچوێنێ بەبێ ئەو دەسەڵاتی ترکە یەکسانە
ئەم زۆرینەکە هەوڵەدا هەژمونی خۆی زاڵکە بەڵام ئەچێتە بەردەست دەسەڵاتی ئەنجومەنەکەی تر کە یەکسانە هەموو نوێن پێکهاتەکان وەکو یەکسانن لەویانە ئەتوانن ڕەفزیکەنەوە ئەتوانن گۆڕانکاری تیا ئەنجام بدەن لێرە ئەمە چارەسەرێکە بۆ ئەوەی زۆرینە زاڵ نەبێ بەسەر کەمینەوە بەڵام تا ئێستا لە عێراقا ئەم مادەیە ئەتوانم بڵێن بە عورفی دەستوری وا بەرەو تعدیل یان بۆچی کە ئەڵێن بەرەو تعدیل بوون یاخود نەمان ئەچێ چکە تا ئێستا جێبەجێ نەکراوە لە 2005ەوە ئەم دەستورە دەرچووە دەستوری عێراقی دائم تا ئێستا ئەم مادەیە جێبەجێ نەکرابێتتر ئەم مادەیە کەی جێبەجێ ئەکرێ ئەو ئێمە ئەبینین لە بەرچاوی خۆمانە عێراق بە چی وەزعی کاتی ئەپەڕێ هەموو ئەمانە پەیوەندی بەچیەوە جیاوازی فکری جیاوازی نەتەوەی جیاوازی ئاینی مەذهبی ئەم جیاوازیانە دەسەڵاتی یاسادانان نەیتوانیەوە لە ڕێگەی یاساکانەوە ڕێکی بخە بۆ چونکە خۆی خەلەلەکە لە خۆیان هەیە ئێمە یەک ئەنجومەنی نوێنەرانمان یەک ئەنجومەنمان هەیە لە دەسەڵاتی تەشریعیە ئەگەر ئەو دوو ئەنجومەنە هەبێ بەشێک لە کێشەکان چارەسەرەکە ئەوە لە مقابل ئەوەی کە ئەم ئەنجومەنە نییە ئەنجومەنی دووهەم کە تا ئێستا جێبەجێ نەکراوە لە عێراقا لە سەردەمی جەنابی ئیمام جەلالەوە لە سەرەتای گۆڕانکاری دەسەڵات لە دیکتاتۆریە بۆ دیموکراسی شتێک دروست کراوە یاخود شتێک فکرەیەک هاتوۆتە پێشەوە کە بەدیلی ئەو ئەنجومەنی دووهەمە بێ کە حەلی هەموو کێشەکانەکە ناڵێن هەموو بەڵام زۆربەی ئەوەی کە لە ڕووی یاساییەوە ڕوبەڕووی عەمەلی دیموکراسیە بێتەوە ئەویش عەمەلی تەوافقە عێراق بە حکمی ئەوەی کۆمەڵێ پێکهاتی جیاوازی هەیە لە ڕووی زمان نەتەوە ئاین ئەوانە تەنها شت کە بتوانێت ئەم هەموو بێکەوە کۆکاتەوە و بیان سازێنێ بێکەوە ئەمەلی تەوافقە بێ ڕێکەون بێکەوە بەڵام ئەم تەوافقە ئێستا ئەوانەی کە هاتوون ئەیانەوێت تەوافق بەلاڕەیە بەرن یاخود وانیشانی دەن کە تەوافق شتی ناشرینە لە بەهای ئەو عەمەلیە کۆکەنەوە بڵێن تەوافق بۆ ئەو کراوە کە هەر کەسەوە بەشی خۆی وەرگێ و گەندەڵی بکە خۆ بە فعلی گەندەڵی زۆر کراوە هەر کەس لە حەسەی خۆی کە وەری گرتووە چی پێکاتی کوردی بێ عەرەبی بێ سونی بێ شیعە بە هەر یەکەوە بۆ خۆی کۆمەڵی گەندەڵی و خراپەکاری کراوە لە پرۆسی سیاسیە بەڵام ئەمە هۆکارەکەی تەوافق نییە هۆکارەکەی حیزبە سیاسیەکان خۆیانن بۆ خەڵکی بە ئەزمون نانێرن بۆ خەڵکی متمانە پێکراو نانێرن بۆ خەڵکی بەڵێ ینی ئەو پرسیارەکە لە لای من زۆر جێی بایەخە ئەوە بوو لە دوای 2023 کە سیستەمی دیکتاتۆری ڕووخا بە پاڵپشتی هاوپەیمانان و دواتر سیستەمێکی دیموکراسی تەوافقی لە عێراقدا مەزرا بەڵام بەداخەوە لە غیابی سەرکردە ڕەوانشاتە ڤاڵ مام جەلال ئێستا دەبینین عێراق بەرەو حکمێکی تاگڕەوی و نەک لە عێراق بەڵکو لە هەرێمی کوردستانیش بەرەو حکمێکی تاگڕەوی دەڕوە ئەمە غیابی سەرۆک مام جەلال چ کاریگەریەکی لەسەر ئەم پرسا بوو لەسەر ئەم چەمکە بووە لە عێراق بەڵێ وەک ئاماژەم پێکرد ئێستا لە قسەکانمان لە سەردەمی جەنابی ئیمام جەلال و زیاتر بیرۆکەی جەنابی ئیمام جەلال بووکەوە ئەم هەموو جیاوازی کە لە عێراقا هەیە تەنها ڕێگە چارێک بوو ئەوەی بە هەمووی بەیەکەوە لەسەر یەک مێزدا بنیشن و حکومڕانی ئەم وڵاتە بکەن چی زۆری نەبێت چی کەمی نەبێت چی جیاوازیەکانی فکری نەتەوەی ئاینی مەذهبی بێ هەموو ئەمانە کە بەیەکەوە بتوانن حکومڕانی بکەن تەنها ڕێگە چارە تەوافقە ئەبێ بەیەکەوە ڕێکەون بەڵام ئەم تەوافقە ئێستاکە وەکو باسم کرد خەڵک ئەوێ لە بەهای کەم کاتەوە بووە چونکە ئەمە کەسێک کاری لەسەر کردووە کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لە عێراقا بە سەمامی ئەمان ناوبراوە هەموو عەرەب و شیعە سونە هەمووی بە قسەی جەنابی ئیمام جەلال دانیشتن کۆ ئەبوونەوە ڕێکە کاتە لەسەر پرۆسەسیە چی لەسەر ئاستی هەرێم بێ چی لەسەر ئاستی عێراق بێ جەنابی ئیمام جەلال توانیوێتی هەموو ئەو پێکاتە جیاوازانە بەیەکەوە کۆ بکاتەوە و بڕیاری دروست بڕیار بدەن لەسەر پرۆسی سیاسی لە عێراقا تاکو ئەو لە ژیانە مابوو یاخۆ تەندروستی باش بوو عێراق وەزعێکی تری هەبوو و خەڵک دڵی خۆش بوو بە عەمەلی دیموکراسی بەڵام دوای نەخۆشکرد کەوتنی جەنابی ئیمام جەلال و ئیستیغلالکردنی مووقفەکە لەلایەن هەندی سیاسی عەرەبی یاخۆ کوردی ئەبینین پرۆسی تەوافقیش بۆ خۆی ئێستا قسەی لەسەرە کە گوایە ئەمە گەندەڵیە کە گوایە ئەمە خەسخەسەیە و نازانم
ڕاستە ئەمانە هەمووی کراوە لە پاڵتەوافقا بەڵام خەتاکە عملی تەوافق خۆی نییە بەڵکو خەتاکە ئەحزابە سیاسەکان خۆیانن کە خەڵکێک ئەنێرن خۆیان بەبەستیانە خەڵکی گەندەڵ بنێرن خەڵکێکی بێ ئەزمون بنێرن بۆ ئەوەی کۆی پرۆسی سیاسی ناشرینکەن کۆی عملی دیموکراسی ناشرین بکەن مەبەستەکە ئەوەیە بۆ ئەوەی ئێستا ئەگەر ملاحەزەت کرد بێ بیدایەتی قسەکانم باسی ئەوم کرد کە ئێمە دیکتاتۆریەکی شمولی بە بەرنامە حکومڕانی ئەم ناوچەی کردووە ئێستا لە دوای خۆی جگە لەوەی بەعام ئاسەواری بەجێشتۆ لەسەر بیرکردنەوەی خەڵکە لایەنگریشی زۆر بۆ کاتی خۆی و ئەو لایەنگرانە تا ئێستا ماونەتەوە خەڵکێک هەبووە بە ظاهری لایەنگری بووە خەڵکێک هەبووە بە ژێربەژێر لایەنگری بووە ئەمانە هەمووی تا ئێستا نەیاری ئەم دەسەڵاتن چی لەسەر ئاستی عێراق بچی لەسەر ئاستی هەرێم بێ ئەمانش خوددا نەنیشتون هەروە بە بێدەنگ و بەبێ ئەوەی کە کار لە دژی ئەم عملی سیاسی بکەن ئەویش بۆ خۆیەکێکە لە ئاستەنگەکان کە ڕوبەڕووی عملی سیاسی یاخود پرۆسی دیموکراسی بێتەوە لە عێراق و لە کوردستانە ئەوانەی کە لایەنگری سیستەمی پێشون ئێستا ئەگەر ملاحەزەت کردبێت لە سوۆسیال میدیا لە ڕاگەیاندنەکان خەڵکەیە بە ئاشکرا ئەڵێ ڕەحمەت بۆ گۆڕی نازام سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ ئەنێرێ بەڵێ یاخود ئەڵێ خۆزگەمان بۆ خۆزگەی بوو یعنی من تێناگەم ئەو خەڵکە بۆچی ئەوەندە زوشتی لە بیرەچێتەوە باشە ئەگەر من و تۆ سیاستمان کردبێ بزەرمەندی دەستی سەدام حوسێن بووبین ئەی ئەو خەڵکی کە تەنها مامۆستایەک بوو بیریان چۆتەوە ساڵی نەوەتەکان تەنها موچەی مامۆستا کەمترین مامۆستا بوو مەلاکان لە مزگەوتە هاواریانە کرد ئەیانوت مامۆستا خێر و سەدەقەی پێ جایزە موچەی 3000 و 4000 ئەوانە بوو کە بەشی هەفتەیەکی نائەکرد بەشی دوو ڕۆژی نائەکرد یعنی ئەمە چاکی ئەم حیزبە ئەم دەسەڵاتە لە چی بوو خەڵکی برسی ئەکرد خەڵکی ئەتۆقان خەڵکی مناڵ مووی لێ نەهاتبوو دەستگیریان کرد بەهۆی ئەوەی کە ئەمە بەشداری سیاسی کردووە کە هیچ ئاگای علمی لە سیاست و لە هیچانە بۆ خەڵکیان دەستگیرە کرد زندە بەچاڵیانە کرد ئەو هەموو عملی ئەنفال و کیمیاباران و ئەم هەموو شتەکراوە چۆن ئێستا بەراوردی ئەکەی لەگەڵ ئەم پرۆسی سیاسی ئێستاە پرسیارێک لە ناو پرسیارانە دروستە بێ ئەوەیە کە لە عێراق زۆری نەمان موسڵمانین بەڵێ ئایا ڕۆڵی مامۆستایانی ئاینی کە زۆرجار لەسەر مینبەرەکانەوە دەڵێن دیموکراسیەت حرامە ئایا ئەمە چ ڕۆڵێکی دەبێ لە ناو کۆمەلگا چه ئاستەنگێ دروستەکە بۆ پرۆسی دیموکراسیەت چه حەزەکەم بزانی ئەمەلی دیموکراسی پرۆسی دیموکراسی بە دەرەجەیەک لە خزمەتی حیزبە ئیسلامیەکان بوو بە دەرەجەیەک بۆ شتێک هەیە لە جیهانی ئێستاە پێ ئەوترێ لایەنی علمانی و لایەنی ئیسلامی منهینێک هەیە سراعێک هەیە لە بینی ئەم دوو لایەنە هەرچەند من بۆ خۆم بە ناڕەوای ئەزانم ئەو سراعەکە هەیە بۆ علمانی ڕاستە ئەڵە جیاکردنەوەی دین لە دەسەڵات بەڵام مەبەستی ڕەتکردنەوەی دین نییە ئێستا تۆ ئەگەر کەسێکی علمانی بی ئەڵێ جیاکردنەوەی دین لە دەسەڵات دین یعنی دەسەڵات پیاوانی ئاینی قۆرخی نەکەن وەکو سەردەمی کەنیسە خۆی ئەم جیاکردنەوەی دین لە دەسەڵات پەیوەندی بە مۆزوعی ئیسلامەوە نییە بەڵکو پەیوەندی زیاتر بە مەسیحیەتەوە هەیە لە کاتی خۆی لە سەدەکانی ناوەڕاستە مەسیحیەت دەسەڵاتی بەدەستەوە بوو لە ئەوروپا دەسەڵات لای کەنیسە بوو بەڵێ کەنیسە هەموو دەسەڵاتێکی هەبوو قۆرخکاری لە دەسەڵات کردبوو و کۆمەلگای بەرە و ئاراستەیەکی زۆر خراپ بردبوو لێوێ کە شۆڕشی فەڕەنسا و شۆڕشی وڵاتانی ترکرا ئەم عملیە بە ئاراستەیەک ڕۆژ کە علمانیەت سەری هەڵدا و داواکرا دین لە دەسەڵات جیاکرێتەوە بوو ئەوەی ئەو قۆرخکاری جارێکی تر بە ناوی ئاینەوە دەسەڵات قۆرخ نەکرێ بە ناوی ئاینەوە خراپەکاری نەکرێ مەبەستەکە ئەوە بوو ئەگینا دین ڕەت نەکراوەتەوە و ئێستێش لێرانە هەم ئەوانی کە خۆیان بە علمانی ئەزانن لە سەدا هەشتایان خۆیان بە مسلمانێکی ئایارە بچوارەزانن بە من و تۆیشەوە هیچ علمانیت ڕێگری لەوە ناکە کە تۆ مسلمان بی و هەموو ئەو داواکاریانی کە دینی ئیسلام لە توێکە جێبەجێ بکەیت بەڵام تەنها ئەوەیە علمانیت داوای ئەوەکە کە دین لە دەسەڵات جیا بکرێتەوە و دەسەڵات لەلایەن پیاوانی ئاینی قۆرخ نەکرێ و بەڵام ئەگەر بینە سەر پرۆسی یاخود عملیەی دیموکراسی لە خزمەتی حزب ئیسلامیەکان بۆ زیاتر تاکو حزب علمانیەکان دکتۆرە ئەمە پرسیارە ینی پێش ئەفوم کە ئەگەر بۆ مەبەستم چیە کاڵم لە خزمەتی ئەوان بووە چونکە لە پرۆسی دیموکراسی هەڵبژاردە نەکرێ خەڵک بەبێ ترس و بەبێ
هیچ سڵکردنەوەیەک ئەچێت نوێنەری خۆی هەڵبژێری ئەگەر ئەو حیزب ئیسلامی ئاکتیو بێت و جەماوەری بۆ خۆی کۆکرد بێتەوە بەبێ هیچ قەید و شەرتی ئەتوانێت بەشداری لە سیاست بکە و بگا بەدەسەڵات. بەڵام بینیشمان لە مصر حزبێکی ئیسلامی هاتە سەردەسەڵات و دواتر بەهۆی تەداخلاتی ئیقلیمیەوە انقلاب کرایە سەری. ئەمە لێرە باسی ئەمە نییە کەواتە دکتۆرە تەداخلاتی ئیقلیمی لەسەر پراکتیزەکردن و جێبەجێکردنی دیموکراسیەت لە عێراق چ ڕۆڵ و کاریگەریەکی هەبووە؟ تەداخلاتی ئیقلیمی لە پێش ئەمەلی دیموکراسی هەر هەبووە. لە سەردەمێکا کە دیکتاتوریەت لە وڵاتە حکمی کردووە وڵاتانی ئیقلیم هەرویستیانە تەداخل لە وڵاتە بکەن بۆ ئەم وڵاتە خەیراتی خۆی هەیە سەرەواتی خۆی هەیە خەڵکێکی ڕەسەنی هەیە حەزارەت لەم وڵات هەیە بۆ یەکەم جا حەزارەتی ئینسانیەت لەم ناوچەیە دروست بۆ سەری هەڵداوە هەنی کۆمەڵەیە تایبەتمەندی هەیە لە عێراقا لەواچێ لە هەندێک شوێنی تر نەبێ لەم ناوچەیە وەکو ناوچە ئیقلیمیەکە با بڵێن دائیمەن هەوڵدراوە سەقامگیری ئەم وڵاتە لە مۆلەقا بێت بۆ ئەوەی وڵاتانی دراوسێ لە ئیقلیمیەکان سوود لەو ناسەقامگیری عێراق وەربگرن. ئێستا کە دیموکراسیە عێراق خاوەنی تەنها یەک کەس یاخۆت نخبەیە یا پێکهاتێکی دیاریکراو ناتوانێت بڵێ من خاوەنی عێراقم لێرانە هەوڵدراوە چی بکەن ئەم بۆشایانەی کە دروست بووە لە جێبەجێکردنی دیموکراسیەت لە عێراقا لە ڕێگای ئەو بۆشایانەوە داخڵی عێراق بن کار بۆ خۆیان بکەن بۆ ئەوەی بەردەوام پرۆسی سیاسی لە عێراق بە لەرزۆکی بمێنێتەوە بە بێسەقامگیری بمێنێتەوە بۆی ئەوان لە ڕێگای عێراقەوە ئابووری خۆیان بەهێزکەن سیاسەتی خۆیان بەهێزکەن فکری خۆیان بڵاوکەنەوە ئەزمموی خۆیان بڵاوکەنەوە و ببێتە بەشێک لە ویلایەتەکانی خۆیان لە دەسەڵاتی خۆیان چی عێراق بێت چی تورکیا بێت چی ئێران بێ لەسەر ئاسی جیهانیش ینی هەرەوەنی ئیقلیمیەکان ئەم دەورە خراپە ببینن لەسەر ئاسی جیهانیش ئەبینین وڵاتە زلهێزەکان هەر کەسە ئەوێ عێراق بە شێوەیەک بەڕێوە بچێکە لە مەسلحەتی خۆیان بێ. بەڵێ دکتۆرە لە هەرێمی کوردستان ئایا چ ڕادەیەک تاگڕەوی سیاسی یا تاگڕەوی تاکجەمسەری بۆتە هۆی ئەوەی کە پرۆسەی دیموکراسی دوا بکەوێ و دەستگرتن بەسەر زۆربەی جونگەکانی حکوومەتە ئایا ئەمە چ ڕۆڵێکی هەیە کاریگەریەکی هەیە لەسەر پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان؟ ئەگەر ملاحەزەت کرد بێ ئەلەم ماوەی ئەخیر ئەم چەند مانگەی ئەم دواییە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان چەقی بەست وەستا نەیتوانی بەردەوام بێ بۆ لەبەر ئەوەی دەسەڵات لەن حیزبێکەوە چی جێبەجێکردن بێ چی دادوەری بێ چی یاسادانان بێ هەرسێکی ڕاستە ئەڵێن دیموکراسیە و نوێنەری حیزبەکان لە پەرلەمانن لە حکوومەتن بەڵام هەموو ئەوانەی کە نوێنەری حیزبەکانی ترچی لە دەسەڵاتی دادوەری بێ یاخود هەرچەند ئەبێ بوترێ دادوەری سەر بەخۆیە نابێت لە بینی حیزبەکانە هین بکرێت دابەش بکرێت بەڵام ئەویش لەگەڵ ڕێزمە ئەویش بۆ خۆی بە حیزبی کراوە تا ڕادێ بە حیزبی کراوە لە ڕووی دەسەڵاتی یاسادانانەوە هەڵبژاردن ئەکرێ تۆماری دەنگدەرانت کەس نازانێت چۆن ئامادەکراوە پرۆسی دەنگدان کەس نازانێت چۆن ئەڕوا بەڕێوە لە دەڤەرێکە زۆر بە تونند و تۆڵی بۆ بنوونە دەڤەری سلێمانی زۆر بە تونند و تۆڵی چاودێری ئەکرێت چەندین حیزب نوێنەریان هەیە لەسەر ئاسی ئیقلیمی و نێودەوڵەتی خەڵک دێن چاودێریەکەن لە دەڤەری هەولێر و بادینان سندوق پڕەکرێ لە دەنگ و کەس نازانێ ئەم دەنگانە چۆنی داخڵەکرێ چۆن ئێستا پارتی بەتەنها خۆی دەنگەکانی یاخۆ نوێنەرەکانی لە پەرلەمانە خۆی و ئەو کەمینانەی کە بۆ خۆی ئیستیغلالی کردووە طبعاً ئەو کەمینانەی کە هەن پێش ئەوەی تۆ بچیتە پرۆسی دەنگدانەوە و دەنگ بەدەستبێنی 11 کورسی بۆ خۆی مسۆگەر کردووە لەگەڵ ڕێزمە ئەوانەی کە لە پەرلەمانی کوردستان نوێنە بە حسابی خۆیان نوێنەرایەتی کەمینەکانەکان نوێنەری کەمینەکان نین بڕون لەگەڵ خۆیان قسە بکەن لە کەمینەکانە کەسیان ڕازی نین بەوانەی کە ئەو خەڵکە نوێنەرایەتیان بکە چونکەوانە نوێنەری فعلی کەمینەکان نین بەڵکو نوێنەری پارتین ئەمان ئیتر چۆن بڵێ کە تۆ لە سفرەوە دەستپێکی ئەوان لە 11ەوە دەست پێ ئەەکەن دواتریش لە هەڵبژاردنەکە هەڵبژاردن ئەنجامەدرێ بە تەزویر بێ بە هەرچیە بێ بە
بە هەر شێوەیە لە شێوەکان بێت دەنگی خۆیان زیادەکەن و ژمارەی نوێنەرەکانیان زیاد ئەبێ لێرە من بخۆم چەند ساڵە پێش ێستا ئەوتارێکم نووسیەوە ئاخر هەڵبژاردن بوو ئاماژەم بۆ کرد کە ئەم هەرێمە هێشتا نەتیجەی هەڵبژاردن دەرنەچوو بەڵام پێشبینی ئەوم کرد ئەم هەرێمە باڵێن ڕێژەی بەشداری یاخود نوێنەرایەتی حیزبەکان بە شێوەیە بێ حیزبی قائد دروست بێ لە هەرێمی کوردستان و بە فعلی ئێستا کە ئەگەر ملاحەزە بکەیت ڕاستە ئەم حیزبانەی تر هەن و نوێنەریان هەیە بەڵام کەمینن وەک کەمینن ڕێز لە ڕاوبۆچوونەکانیان ناگرن بەداخەوە هەندێک لەو کەمینانە ئەچن لەگەڵ ئەو زۆرینە بێ ئەسڵ و بێ بنەمایە ڕێک ئەکەون بەڵام لەگەڵ یەکێتیە ڕێک ناکەون کە حەقیقەتەکەی لایەکە دیفاع لە کۆمەڵانی خەڵکەکە کە لەگەڵ ئەوەیە بە شەفافیت هەڵبژاردن ئەنجام بدرێ لەبەر ئەوەی تاکڕەوی کراوە لەم هەرێمەیە لەبەرەوەی حزبێک هەوڵ ئەدا هەژبوونی خۆی زاڵکا بەسەر هەموو دامودەستگاکانی دەوڵەت هەموو دامودەستگاکانی هەرێم و بۆ خۆی ببێتە حیزبی قائد و حکومڕانی تاکڕەوی ئەم میلەتە بکە و ئەم میلەتە خۆ ڕازی نییە بەوە کەواتە سندوقەکانی دەنگدان ڕۆڵی هەیە لە گۆڕانکاری سیاسی ئەگەر پرۆسەی هەڵبژاردن بە شەفافی بکرێ تۆماری دەنگدەران چاک بکرێ و یاساکانی هەڵبژاردن ڕێک بخرێتەوە طبعا یاسای هەڵبژاردن هەر هەڵبژاردن ئەوە نییە یاسایەک بێت لە ئەزەلەوە دروست بوو بێ گۆڕانکاری بەسەر نییە لەگەڵ هەر بارودۆخێک کە دێتە پێشەوە لەگەڵ هەر هەلومەرجێکایی لەگەڵ هەر شوێنێکە یاسایەکی تایبەت دەرەچی بۆ هەڵبژاردن کە بگونجێ لەگەڵ ئەو دۆخە و لەگەڵ ئەو شوێنەیە ئەم یاسانێک کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێکرێ بۆ هەڵبژاردن یاسایەکە زۆر لە مێژا دەرچووە چەندین گۆڕانکاری ڕوویداوە لە دوای دەرچواندنی ئەم یاسایەوە تا ئێستا ئەم یاسایە نەگۆڕاوە ئەم یاسایانە پێویستیان بە گۆڕانکاریە تۆماری دەنگدەران پێویستی بە پاکردنەوەیە و چاودێریکردنی ئەمەلی هەڵبژاردن پێویستە لەوە تۆکمەتر و باشتر بکرێت ئەگەر ئەو هەنگاوانە بەجددی بنرێت بەڵێ هەڵبژاردن لەوە ئەچێ بتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکاتەوە بەڵام ئەگەر بەم شێوەیە بێت کە تا ئێستا کە پێڕۆکراوە نەخێر هەڵبژاردنش ناتوانێت چارەسەری بکات. بۆن دەبینین باسی پارتی دیموکراتی کوردستانت کرد حزبێکی بڵێن لە باسەکە تاکجەمسەر و تاگڕەوی سیاسیە بەڵام بۆ ئەحزابە سیاسیەکانی تر ئەمە قبول دەکەن یعنی ئەمە جێی پرسیارە لەوە چی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانیی کوردستان هەڵەیەکمان کرد بێت هەڵەکە لە چیایە ئێمە کاتێک کە زۆرینە لە 92 کە دوای ئەوەی 92 کە دەسەڵاتی دیکتاتۆری لە ناوچەکانی هەرێمی کوردستان نەما و حکومی کوردی دەستی پێکرد هەڵبژاردن کرا نیوە بە نیوە بوو یەکێتی پارتی نیوە بە نیوە دەسەڵاتیان گردە دەست تاکو نیوە بە نیوە بوو پارتی نێتوانی بەو شێوەی کە ئێستا تەعاملەکە لەگەڵ هیچ کەسێکی ترا تەعاملکە ئەو کاتە نێتوانێت تەعاملکە بۆ شێچکە یەکێتی لی قبول ناکرد یەکێتی ئەیتوانی ڕوبەڕووی بێتەوە پاش ئەوەی یەکێتی هەمن کە ئەڵێم هەڵەیەکمان کردو یەکێتی ئەم ئازادیە کە ئێمە بڕوامان پێیەتی ئەو دیموکراسیەتی کە ئێمە بڕوامان پێێتی هێشتا زمینەکەی بۆ نەرەخساوە لە ناو ئەم میلەتەیە هێشتا زمینەکەی بۆ نەرەخساوە لە هەرێمی کوردستانە ئێمە پێشکەوتین هەنگاوێک ئەوەنە ئازادیماندا بە خەڵک ئەوەنە خەڵک ئازاد بوو چەندین حزب لە سایی حکومڕانیەکێتی دروست بووە بزانام ئەو حزبانی کە زۆربەی کە دروستە بوون کامی لە دەڤەری هەولێر و دوهۆکە زۆربەی لە دەڤەری سلێمانیە حزبی ئیسلامی دروستە بێ حزبی ئەلمانی دروستە بێ هەموو ئەم حزبانە یا بە ئینشقاق بێ یا خۆت خۆی دامەزرا بێ و دروست بوو بێ هەمووی لە سای حکومڕانیەکێتی بۆ یەکێتی بڕوای بە دیموکراسیەت هەبووە بڕوای بە بیرروڕای جیاواز هەبوو بڕوای بە فکری جیاواز هەبووە بڕوای بە فرەیی هەبوو بەڵێ بڕوای بە فرەیی هەبووە لە بنەما سەرەکیەکانی دیموکراسیەت فرەییە تعدودی ئەحزابە بەڵێ بەڵام ئەم فرەیە کە ئێمە قبولمان کرد و چەسپاندمان لە ناوچەکانی خۆمان هەر ئەو خەڵکانی کە لە سایی ئەم دەسەڵاتە توانیان حزب پێک بێنن و ناڵێم هەمویان ئەمە قسەیە تەعمیم ناکەم لەسەر هەمویان بەڵام هەندێکیان لەگەڵ پارتیە ئەچۆن سەنگەر ئەگرن لە یەکێتی ئەمە شتێکی باش نییە بۆ خۆشیان باش نییە پێش ئەوەی بۆ یەکێتی باش نەبێ بۆ چونکە ئەو ڕێزی کە هەیەە لە یەکێتی ئەو دیموکراسەتی کە ئەو یەکێتی بانی فراهام کردووە بەیانی ئەگەر یەکێتی دەسەڵاتینی بووکە ئیشەڵا هەر ئەمێنێ ینی مۆزوعەکە ئەوە نییە مەبەستم وەکو نەزەرێ وەکو ئەگەرێ ئەگەر یەکێتی دەسەڵاتی نەمێنێ پارتی
حساب بۆ یەک حزبی تر ناکە، حساب بۆ یەک فکری جیاواز، بۆ یەک بیرۆڕای جیاواز، بۆ یەک بۆ چوونی جیاواز ناکە. نەخێتەوە عکسی ناوەکەی هەمووی کە دروست بوون ئەبێ هەڵبوەشێنەوە، هەر هەموو ئەوانەی کە دروست بوون لە سایی حکومڕانیەکێتی ئەبێ هەڵبوەشێتەوە لە سایی حکومڕانی پارتی تاکڕەویە. بەڵام ئەوە خەونێکە قەت نایەتە دی، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکە ڕەگ و ڕیشەی خۆی هەیە، حزبێکە قوربانی داوە، حزبێکە بەرنامە و استراتیژی هەیە. ئەم حزبە توانیویەتی تا ئێستا ئەو هەموو نەیاری هەیە، ئەو هەموو ئینشقاقەتیایە ڕوویدا، ئەو هەموو کارە سیاسی لەسەری ئەنجامەدرێت، تاکتیک و بەرنامە و دژایەتی کرد و نازانم پیلان گێڕێ، لەگەڵ هەموو ئەمانەیە توانێتی بەردەوام بێ و ئێستا یەکێتی لە هەموو دۆخەکانی پێشووتر باشترە و ئەتوانی ئێستا ڕابەراتی. دکتۆرە ئەمەوێت لە هەرێمی کوردستان بڕۆینە دەرەوە بڕۆینەوە بەغدا. ئێستا تەمەشا دەکەی زۆربەی ئەو ئەحزابە سیاسیانەی کە لە بەغدا هەن شیعە و سونە، تەمەشا دەکەی میلیشیای حزبیانەیە. ئایا ئەمە چ ئاستەنگێک بۆ پرۆسەی دیموکراسی دروستە؟ خۆی ئەگەر بین لە ڕووی جێیش و هێزی چەکدارەوە ئەمەلی دیموکراسی ئەوە قوبوڵ ناکات کە هەر حزبە. طبعا ئەگەر بێ قانونی ئەحزابی عێراقی بخوێنیتەوە کە لە ساڵی 2015 دەرچوو، ئەم یاسایە ڕێگا نادا هیچ حزب و لایەنێک هێزی چەکداری هەبێت، ڕێگا نادا. بەڵام ئایا یاساکان بە دەستوریشەوە توانیوەتی جێبەجێ بکرێت لە عێراق و لە هەرێمی کوردستانە؟ نەخێر، وەک خۆی جێبەجێ نەکراوە. من ئێستا ئاماژەم بە مادەیەکی دەستوری کرد کە دەستورە تا ئێستا جێبەجێ نەکراوە مادەکەی. ئیتر وەرە یاساکان چۆن جێبەجێکرێ بە پێی یاسا؟ نەخێر، هیچ هێز و دەسەڵاتێ نابێ هێزی چەکداری هەبێ. بەڵام ئەگەر هێزێکی نیشتیمانی هەبێت، ئەزمموی لایەنێکی دیاریکرا و حیزبێکی دیاریکرا و دەسەڵاتێکی دیاریکرا و زاڵ نەبێ بەسەریە، نیشتیمانی بێ بە معنای کەلیمە، ئەوە لە بەرژەوەندی هەموو میلەت و هەموو گەلانی عێراقە بە کورد و شیعە و سونەوە. بەڵام ئایا ئەوە ئەکرێت؟ هەر بە تەسەوری خۆت لە ئێستای ئەوە ئەکرێت؟ دەسەڵات ڕۆژێ لە لای شیعەی سەدریە، ڕۆژێ لای شیعەی مالکیە، ڕۆژێ سونە کەمێ خۆیان هینەکەنەوە دەسەڵات ئەیانە بگرنەوەی لە هەرێمی کوردستانە. ئێستا بۆ نمونە ئەگەر هێزی پێشمەرگا یەک بگرێتەوە هەر بە دەردی هینی ئەبن، پەرلەمان و دەسەڵاتەکانی تری ئەبن، یاخود دەسەڵاتی جێبەجێکردنی ئەبن. کێشەکە ئەوەیە کە تا ئێستا نەتوانراوە هێزێکی نیشتیمانی یەکگرتوو دروست بکرێت کە دەسەڵاتی لایەنێکی دیاریکرا و زاڵ نەبێ بەسەریەوە. هەموو ئەوانەی کە نایەنێ بچنە ئەو ڕێکەوتنەوە یاخود ببنە یەک هێزی نیشتیمانی، ترسی ئەویان هەیە کە یەکێک دەسەڵاتی خۆی زاڵکا بەسەریەوە. بەڵێ ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە وشارکردنەوەی خەڵک چییە لەسەر پرۆسەی دیموکراسی؟ ڕێکخراوی زۆرمان هەیە، تەمەشا دەکەی لەوانێ بەس لەم کەرکووکە کۆمەڵێک ڕێکخراومان هەبێ بەس ناوە. مەرج نییە بەس ناو بێ. بخۆم تابعی هەندێکم کردووە لە سەرەتای ڕوخێنی بەعسەوە تاکو ئێستا ڕێکخراوی زۆر لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی کەرکووک ڕێکخراوی زۆر هەن، ڕێکخراوی مەدەنیان پێڵێن یان ڕێکخراوە ناحکوومیەکانیان پێڵێن. ئەم ڕێکخراوانە توانیویان تا مستەوایەکی باش خەڵک وشیار بکەنەوە، بەڵام ئەو ئاستی کە خەڵک تموحی هەیە ناتوانێت بگەن بەو ئاستە. ئەوش پەیوەندی دارە بە ئەوانش شتێک نین لە دەرەوەی حکوومەت بن، بودجەیان پێویستە، ئیمکانیاتیان پێویستە، ئەمانە هەمووی لەلایەن حکوومەتەوە بۆیان دابی نەکرێ. ڕاستە لەواچی هەندێکیان فەندیان هەبێ لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئەمانە، بەڵام زیاتر حکوومەت بودجەیان بۆ دابینەکەن، حزبەکان بودجەیان بۆ دابینەکەن. ئەمیش بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر ڕێکخراوەکان. بەڵام مەوزوعی هوشیارکردنەوە تەنها ئیشی ڕێکخراوەکان نیە. ڕاستە دەرەجەی ئەساس و یەکەم ڕێکخراوەکان ئەبێ خەڵک وشیارکەنەوە، بەڵام حزبەکان خۆشیان ڕێخستنیان هەیە، خەڵکیان هەیە، جەماوەریان هەیە. ئیشی حزبەکانش ئەوەیە کە خەڵک وشیارکەنەوە. مشکلەی ئێمە کە وەکو عێراق وەکو کوردستان کە تا ئێستا خەڵک بە تەواوەتی لە دیموکراسیەت ئاشنا نەبووە، عملی سیاسی بە هەڵەتێک گەیشتووە. ئێستا خەڵک ئەگە پرسیاری بکە ئەڵێ سیاسەتی ئەڵێ درۆیە، خۆی بە فعلی بیرمەندێکی بواری سیاست پێناسی سیاسەتی کردو ئەڵێ درۆ زەربی درۆ، بەڵام خۆی پێناسە علمەکەی سیاست ئەڵێ فەنی ممکناتە، یعنی تۆ هەر شتێک لە ئیمکانتە هەبێ
بۆ ئەوەی کە ئەو لایەنە جیاوازانە بێکەوە ڕێک بخەیتەوە ئەوەی لە ئیمکانی تۆ هەبێ بێ ئەو بکەی بریتنی لە درۆ ئەوە یەکێکە لە برمەندەکان بەڵام ئێستا ئەوەنە ناشرین کراوە پرۆسی سیاسی خەڵک لە کەسێکی سادە پرسیار کە بڵێ سیاست چییە بەو شێوەیە جواب بدەداتەوە بەڵام سیاست ئەبێت سیاسیەکان خۆیان خۆڕۆشتی خۆیان جوانکەن باشکەن دوورکەونە لە گەندەڵی خزمەتی خەڵکەن بۆ ئەوەی ئەوان ببنە نمونەیەکی باڵا خەڵک چاویان لێ بکە و لە خواریشەوە ئۆرگانەکانیان خەڵک تەوعیە بکەن خەڵک وشیارکەنەوە کە عملی سیاسی ئەوە نییە کە خەڵک لی تێگەیشتووە و بەو شێوەیەش نییە کە ئێستا ئەڕوا بڕێەوە. زۆر چاکە دکتۆرە پەروەردەی فکری یاخود پەروەردە لە نێو قوتابخانەکان و پەروەردەی فکری چ ڕۆڵێکی دەبێت چونکە هەر دواتر ئەو نەوەیە دێنە سەر ساحەی و ستەیجی سیاسی لە وڵات ئایا چه کاریگەریەکی هەبووە؟ پەروەردە دەوری زۆر 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 بنەڕەتی و ئەساسی ئەبینێت بەڵام پەروەردە نەک تەنها لە قوتابخانە پەروەردە لەو ڕۆژەوەی کە لە دایکە بێ مناڵ دایک و باوک چۆن پەروەردەی ئەەکەن ئێمە توانێت پەروەردە دەست پێکە لە قوتابخانەوە دەست پێ ناکە لە ماڵەوە دەست پێەکە خێزانەکان چۆن مناڵەکانیان پەروەردە ئەەکەن ئایا خێزان ئەتوانێت هەستی ئینتیمابوون و نیشتیمان پەروەری لە ناو ناخی مناڵەکەیە دروست بکە ئایا توانیوەتی خێزانەکانمان ئەوە بکە لەگەڵ ڕێزما بۆ زۆربەی خێزانەکان بەڵام ئەوەی کە ئێستا ئەیبینی هەستی ئینتیمابوون نیشتیمان پەروەری خاک پەروەری ئەمانە کاڵ بۆتەوە خەڵک وەکو پێویست ئەبینی هەر کەسە و بێزار ڕاستە هۆکار هەیە وەزع باش نییە لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی لە ئەو ئەزمموی کە هەبووە خەڵک تموحی ئەوەی هەبووە لە دوای ڕژێمی بەعز ئەزممونێکی زۆر باش بێ خەڵک بەحەسێتەوە لە پاڵیا خەڵک هەموو داواکاری و داخوازیەکانی جێبەجێ بکرێ لە ئاستی ئەو تموحانە بوو بێ معنای ئەوە نیە تۆ وڵاتەکەی خۆتی بۆ بەجێ بێڵی یاخۆت معنای ئەوە نیە تۆ هیچ هەستێکی ئینتیمابوون بە وڵاتەکەن وڵات شتێکە پەیوەندی بە سیاسیەکانەوە نییە سیاسەکان فەردێکن تاکێکن وەکو تۆ لەم کۆمەلگایە ئەمڕۆ دەوریان هەیە بەیانی دەوری نامێنێ بەڵام ئەحزابی سیاسی خێزان توانێتی ئەو بیرکردنەوەی بچەسپێنە لە ناو مێشکی مناڵەکانی ئەحزابی سیاسی کاریگەری نەبووە واتە لە تێکدانی پەروەردەی قوتابخانەکان و پەروەردەی فکری بۆ شارکردنەوەی نەوەکان ئەو تێکدانە چۆنە ئەو تێکدانە تۆ کە هەڵبژاردن نەکرێ وەکو حزبی سیاسی بەرنامەی خۆت هەیە بە خەڵکەکاڵی ئەمە بەرنامی هەڵبژاردننی منە ئەگەر چوومە دەسەڵات و دەسەڵاتم گردە دەست من یەک دوو سێ لەم بوارانە ئەم چاکسازیانە و ئەم ئیشانە ئەەکەم بەم شێوەیە خزمەتی خەڵکەکەم کە هەڵبژاردن ئەکرێ لەگەڵ ڕێزمە زۆرێک لەوانەیە کە خۆیان هەڵبژێن وەکو نوێنەری ئەو حزبە بەرنامی حزبەکەی خۆیان نازانن چیە بۆ هەڵبژاردن یەکێک لە ئاستەنگەکان ئەوەیە بڵێ نازان نیان خوێندەوەتەوە بەرنامەکەیان چییە دەرئەچی و ئەبێ بە پەرلەمانتار بۆ نمونە لە پەرلەمان ئەڵێ من نوێنەری خەڵکم ڕاستە تۆ نوێنەری خەڵکی خزمەتی خەڵکەکەی تو ئەبێ حیزبەکەت نوێنەرەتی تۆی هەڵبژاردووە ببی بە نوێنەری ئەو بەرنامەکەی ئەو جێبەجێکی هەر نازانێت بەرنامی حیزبەکەی چییە هەر لە خۆی قسەی هینەکە ینی لەگەڵ ڕێزما بۆ هەموو پەرلەمانتارەکان قسەی گوواکە کە خۆی سوپەرمان و ئەتوانێت چارسەری هەموو کێشەکانی خەڵکە نەخێوانیە تو ئەگەر هەر پەرلەمانتارێک التیزام بە بەرنامی حیزبەکەی خۆیەوە بکات ئەو بەرنامانە لە پەرلەمانە جێبەجێ بکات و دواتر کە هەر ئەو نوێنەرانن کە خەڵک هەڵبژێرن یاخۆ دەنگەدەن لەسەر نوێنەرەکانی حیزبەکان و لایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەت وەزیرەکانش بە هەمان شێوەیە پەرلەمانتارەکان حیزبێک هەڵیانە بژێرێ هەندێکیان مولتەزمن بە حیزبەکانی خۆیان و هەندێکیان ئەڵێ وەڵا ئێمە بێلایەن نەخێر بێلایەنی کە تۆ حیزبێک هەڵی بژاردووی ئەبێ بەرنامەی حیزبەکەت جێبەجێکی ئەم دوو فاقی و ئەم بێ ئاگاییە کە لە بەرنامەی حیزبە هەیە لەلایەن جێبەجێکردنی چی لە پەرلەمانە بێ خۆت لە وەزارەتەکانە بێ ئەم کێشانەی دروست کردو چی لە ئاسی پەروەردە بێ لە ئاستی خوێندنی باڵ هەر ئاسێکی تر بێ هەر بارێکی تر بێ ئەو خەلەلی دروست کردو کە بەرنامەکان و خۆی جێبەجێ ناکرێت ئەگەر بین ئەو بەرنامانە یاخود هەر قسەی هینە مرەکەبی سەر کاغەزە یان ئەگەر وانە جێبەجێکەن و نوێنەرەکانیان التیزامی پێوە بکەن و حیزبەکە خۆشی لێرەیە کەم تەرخەمە کە نوێنەرەکەت ئەنێری بۆ پەرلەمان بۆ وەزارەت تو ئەبێت چاودێری بکەی متابعەیەکی بزانی ئەو بەرنامەی تۆ جێبەجێەکە یاخودنا ئەگەر جێبەجێ ناکە ئەبێت تۆ وا بکەی یاساکان بە شێوەیەک بێ بتوانی مافی ئەوە تەبێ ئەو نوێنەرە لا بدەی کەسێکی تر بکەیتە شوێنەکەی بە تەسەلسولی دەنگە بە نازام هەرچ پێوەرێک بێ پێوەرێکدا ئەنرێ ئەو کەسە لە ئەدەم لە بەرەوەی بەرنامی حیزبەکەی جێبەجێ نەکردووە حەقی خۆەتی ئەو حیزبە ئەو کەسە لابدە کەسێکی تر بکاتە شوێنەکەی چونکە بەرنامەکە جێبەجێ ئەو کە هاتووەتە پێشەوە خۆی ناساندۆ بە خەڵک ئەڵێ من ئەم بەرنامەیە جێبەجێەکەم کە نازانێم بەرنامەکان چی بەڵام ئەبێ مەفروض بیزانێ و جێبەجێ بکە ئەگەر نەیکرد حەقە ئیجراعەتی لەگەڵا بکرێ یعنی خەلەلی حیزب کە ئەڵێن
دەوری هەبوو لە خراپکردنی پەروەردە بەم شێوەیە کە چاودێری نوێنەرەکانی خۆی ناکە چۆنیەتی جێبەجێکردنی ئەو بەرنامەی کە داڕێژێتەوە. بەڵێ دکتۆرە دوا پرسیارمەوەیە دیموکراسی تا چ ڕادەیە کاریگەری دەبێت لەسەر خۆشگوزەرانی هاوڵاتیان و پێکاتەکان بە مەزەبی جیاواز و عەقیدەی جیاواز و ئایدۆلۆژیای جیاواز. دیموکراسی وەکو حەلێکی وەسەط دانراوە کاتی خۆی کە ئەم پرۆسەیە بیری لێکراوەوە چۆن جێبەجێ بکرێت بۆ ئەو بۆکە وەکو باسمان کرد کەسێکی ئەم نخبەیەک دەسەڵات قۆڕخ نەکەن و ئەم هەرکە هەموو گەل هەموو خەڵک بتوانێت بەشداری پرۆسەی هەڵبژاردن و دەسەڵات بکە کە تۆ پرۆسی هەڵبژاردن چەندین جاربینیتە لە هەڵبژاردنە مناڵی فەقیرێک بۆ بە ئەندامی پەرلەمان مناڵی کەسێک کە کوڕی عەشرەت نەبووە بۆ نمونە بووە بە ئەندامی پەرلەمان بووە بە وەزیر زۆر دەوری بەڵام ئێستا یەکێ لەلایەنە خراپەکانی دیموکراسیەت کە ئێمە هینمان نەکردووە طبعاً هەموو سیستەمێ لایانی باش و خراپی هەیە یەکێ لەلایەنە خراپەکانی دیموکراسیەت ئەوەیە تۆ ئێستا کە ئەگەر عەشرەتێکی گەورەت نەبێ خەڵکێکی گەورەت نەبێ لە پشتەوە جەماوەرێکی زۆرت نەبێ ناتوانی خۆت کاندیدکەی بۆ پەرلەمان بێ یاخۆت بۆ هەر پۆستێکی بێ کە پێویستی بە دەنگدان و ئەوانە بێ لێرە وای لێ هاتووە خەڵکی بە ئەزمون پسپۆر ئەمانە ڕۆڵی نامێنێ چی ڕۆڵی ئەبێت تەنها ئەو کەسێک کە دەنگی زۆرە مەرجنی ئەو کەسێک کە دەنگی زۆر بێ خەڵکێکی بە ئەزمون بێ من ناڵێم هەمووی وایە طبعاً لە هەموو شوێنێکە باشەیە و خەڵکی بە ئەزمون و خەڵکی بێ ئەزمون هەیە خەڵکی شارەزایە خەڵکی نەشارەزا هەیە بەڵام لە ڕێگەی ئەم عملی هەڵبژاردن دیموکراسیەتە زۆر خەڵکی نەشارەزا شاتۆتە پێشەوە تەنها لە بەروی خەڵکی هەبووە دەنگی هەبووە دیموکراسیەت و هەڵبژاردن تەڵە نییە بۆ کەسە باشەکان بەڵێ ئەوانی بە ئەزمونن پسپۆرن شارەزان ئەمانە لە پاشەکشەیان لە عملی سیاسی و لە پرۆسی دیموکراسیە ئەگە ملاحەزەت کردبێ لە ئێستا زۆر لە پاشەکشکردنە و زۆر کەم بۆتەوە ژمارەیان بۆ چونکە ئێمە نەمانتوانێت یاساکان بە شێوەیەک ڕێک بخەین کە خەڵکە بە ئەزمونونەکان خەڵکە شارەزاکان ئەمانە ببنە هەوێنێک لە عملی سیاسی بەبێ قەید و شەرتیا خۆت پێوەرێکی تر هەبێ و بهێنانە پێشەوی ئەو خەڵکانە تەنها دەنگدان نەبێ تێگەی بەڵام ئەگەر دیموکراسیەت هەموو ئەو بەهایانەی یاخود بنەمایانی کە دایناوە بۆ خۆی وەکو عملی دیموکراسی باسمان کردجیاکردنەوەی دەسەڵاتە ئەنجامدانی هەڵبژاردنە بڕوابوونە بە فرەیی چی فرەیی حزبی بێ فکری بێ سیاسی بێ ئازادی ڕاداربڕین ئەگەر ئەمانە بکە حتمما بە دەورێکی زۆر ئیجابی هەبێ بۆ کۆمەڵانی خەڵک بەڵام ئەگەر ئەمانە وەکو خۆی جێبەجێ نەکرێ لەوە ئەچێ ببێتە بەڵایەک بەسەر خەڵکەوە خەڵک بە حەسرەتەوە بێ بۆ ئەوەی کەسێک ببێتە دیکتاتۆر حکومڕانی بکە بەڵێ دکتۆرە دەست خۆش بێ گەورەت کردین بەڕێزان لێرە دێنە کۆتایی بەرنامەی بۆ جێبەجێکردن هەتا بەرنمەیەکی تر و پرسێکی تر و دەستەواژە و چەمکێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.